ئەمە لێرە مەکتەبی کچانمانەیە مەکتەبی کوڕانیشمانەیە بەشداری دەکەین ساڵان لەو قوتابخانە لەو پیشەنگایانە 6 مەکتەبی کچانمانەیە حوتی کوڕانمانەیە لە مەکتەبی کچان ئەمە لە چەند بەشە گرجایی دەکەن بەشی دوورمانمانەیە بەشی سیرامیکی ساردمانەیە بەشی گۆڵمانەیە بەشی کارەبامانەیە بەشی وێنەی ئەندازەیمانەیە هەروەها لە بەشی ئەوەی کە پەیوەندی بە مەکتەبی قوتابخانەی کوڕانەوەیە ئەوان بەشی دارتاشیە بەشی کانزاکانە جۆرە پێشانگانە باشە وەکو ئیشی هوەری هەم بەرەو پێش دەکەوێت هەم زیاتریش هاندانە بۆ ئەوەی مێشکت فراوان دەکە خاستن بۆ تەلەبەکان زۆر باشن ئەو جۆرە ئەوانە ئەو دەرسەیە زۆر باشە بۆ تەلەبەکانم زۆر حەزیان لێ زۆربەی ئیشیشی تەلەبەکانە بخۆشم یارمەتیان دەدەم بەس ئیشەکانی تەلەبەیە ئێمە وەکو دانیشتێکی شاری هەڵەبجەشەیت هەڵساین بە بەشداریکردن لە فیستیڤالێ فستیڤالەکەش بەشداریکردنی خۆراکی گژوگیاییە و ئێمەش بۆ چەندین خواردنی کوردەواری بەشداریمان کرد و ئەم خواردنانش گەڕاندنەوەی کەلتور و کەلەپوری کوردی بوو بۆ ناو کۆمەلگای ئێستا کە هەمووی ڕووی کردوتە خواردنە فێسفودەکان و دوورکەوتۆتەوە لە تەندروستیەکی نەگونجاو بۆ جەستەمان و ئێستاش ئێمە هاتوونەتەوە ئەوە بناسیێنەوە بە گەنجەکانی ئێستامان کە دیسانەوە بگەڕێنەوە بۆ خواردنانە ئاماجمان لەم فستیڤالە ئەوەیە کە گەشتیار لە دەرەوەی هەڵەبجە بێنینە هەڵەبجە کە ئەمە خەڵکی تر ئاشنا بوو پێی و خەڵکیێتە هەڵەبجە ئامانجێکی ترمان ئەوەیە کە خەڵک بگەڕێنینەوە بۆ ژینگەی خۆش بووە کە ژینگە ئەو هەموو بەرهەمە جوانە بە ئێمەیە ئێمەش ڕێزی لێ بگرین بەرامبەرەوە و هەروەها دروستکردنی بازارێکە بۆ خانمانەی کە لە هەڵەبجەیان و لە شاخەکانی ئەورامان و لە دەشتی شارە زوور ئەو جۆرە گیایانە کۆکەنەوە لێرە نمایشیان بکەن و بیان فرۆشن و بازارێکی بچووکیان هەبێ. پیشانگه بو زاروک هات آماده کردن چند کارکی دستی و چند توین زاروکان بهره خود دیار کن دابزان که و کاریوانه گله کیف هات کوینتون و محلایستین اف پیشانگه بخیرات نهمی میوانات کنجی بو پیشانگه ها زاروکان اف پیشانگه هش بو هم باغچن بجاره هیلین گلزار همی راستی کارین گلک جان چکرن و کیف زاروکان گلک بو به پیشانگه مرم جوی پیشانگه افزارو که نکه بشکوچه وی ولاتی بر همی کاروی نه تا پشگاه هاوتن افکد وی پیشانگه داد بدن مشکلن و همین زارو کن وان باغچا بیگ و لگنیزی بونن و بینا دا پیدا بیتن